ئێمە وەک دەرچوانی دانەمەزراوی پارێزای هەڵەبجە لە سۆنگەی هەستکردمان بە بەرپرسیارەتیمان هەمیشە لە خەمی خەڵک و دادپەروەری سەروەری یاسادا بووین. ئەم ڕۆژ لە پێناو چەسپاندن و بەدیێنانی شەفافیەت لێرە کۆبووینەتەوە. پاش ئەوەی لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێم بڕیاری 500 کەس بە شێوەی گرێبەست بۆ بەڕێوەبەرایەتی فەرمانگەکانی پارێزای هەڵەبجە درا، هەرز و گەنجان و دەرچوانی زانکۆ و پەیمانگەکان هەستان بە پڕکردنەوەی فۆرمەی دامەزراندن بە ئومێدی ئەوەی لە داهاتوودا سوودمەند بن. وەک دەرچوانی دانەمەزراوی پارێزای هەڵەبجە سەرەڕای دەستخۆشیمان ڕەخنە و پێشنیارمان هەیە لەسەر ئەو فۆرمەی بڵاو کراوەتەوە. هیوادارین لایەنی پەیوەندیدار لە پێناو چەسپاندنی دادپەروەری زیاتر پێداچوونەوە بکەن. سەرنجەکانی ئێمە لەم شەرخاڵەدا کۆ دەکەینەوە. یەکەم، لە شێوازی یاسایی دامەزراندنە ئاماژە بە پێوەر و خاڵبەندی دەکرێت، بەڵام لەم دامەزانەدا ئاماژەی پێ نەدراوە. پێویستە لەم سیستەمەدا ئاماژەی پێ بدرێت تا هەر دەرچوویەکی دانەمەزراو لە ماوەی تانەدانە خاڵەکەی بەراورد بکات. دووەم، پێویستە بە زووترین کات مەرجی تەمەن لا ببرێت تا هەموو دەرچوویەکی دانەمەزراو بێت جیاوازی مافی پڕکردنەوەی ئەم فۆرمەی هەبێت و سوودمەند بێت لەم دامەزراندنە. سێیەم، کاری خۆبەخشی لە کردی گشتی و لە ڕێکخراوەکان و خولی ناوخۆ دەرەوە بە خاڵ حساب نەکرێت، چونکە دەرگای ناشەفافی پرۆسەکە زیاتر دەکات. چوارەم، پێکێنانی لیژنەیەک بۆ چاودێریکردنی ئەم پرۆسی دامەزانە کە نوێنەری ڕێکخراوەکان و نوێنەری دەرچوانی دانەمەزراو تێدا ئەندام بن. ئەنجومەنی دەرچوانی دانەمەزراوی پارێزای هەڵەبجە 11/6/2024.